ئێمە هەرمویان زۆر باشن بەڵام ئەگەر وەکو لایانی تەکنیکی وەکو لایانی ئەکادمی بە سلەوە بکەین ئێمە ئەو چەند گروپەی کە سەرەتان ئێمە تەنها ئەمانەوێت کەشی بالیەیان فێرکەین کەشی ناهونەریان فێرکەین لەبرێکە خۆتان نەزان لە نای ئێمە لە وڵاتی ئێمە زۆرینە لە مناڵەکانمان بەرکەوتنیان لەگەڵ هونەرە بۆ بەڕادەیەک نییە کە لە خوێن دنگاکانە هەبێ کە لە شوێنێکە هەبێ کە بتوانن بە کلیبکەون بۆی ئێمە لێرە چۆن لەوەکو تعاڕفێکە بە تایبەتی لە گروپەکانی سەرەتایە فێری نظامی دەرسەکەیانەکەین چۆن بێکەوە سەماعەکەن ڕێرەتمی مۆسیقا چۆن وە ڕێگرن یاساکانی دەرس کە بەسەر چەند بە شێکادا بەشە بێ تحملیان چۆن هەبێ لەگەڵیا چونکە زۆرینەی سەماکارانی بالیە دوای 12 ساڵ ئەنجە لەوانەیە نەتیجەیەکی باش ببینەوە لە خۆیانە چونکە تۆ ئەم ماسوولکانە ئەم جەستەیە بە تەمرینێکی زۆر بەردەوام ئەبێت ئەنجا نەتیجێ دەست ئەکەوێت بۆیە ئەمانوێ فێری ئەو شوە درێژەیان بکەین کە لەگەڵمانە بەردەوام بن و لێرە لە سلێمانی کە دەستمان پێکرد تەنها گەورە بوون مناڵی تیانە بوو بەڵام دوای ئەوە ئێمە ویستمان دەست بکەین بەوەی کە لە مناڵیەوە ئامادەیانکەین تا گەورە ئەبن لەبەرەوەی کە بە گەورەی ئێمە ئەمانتوانی بەس سەمای هاوچەرخ بێت سەمای کەنتەمپڕەوی کە ئەمانە ناتوانن لایەنە کلاسیکەکە لە خۆیان بگرن چونکە لە مناڵی و ئامادە نەکراون.